بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوتان لەبێ خۆشحاڵم جاریشتر بە دیداری ئێوە ئازیز شاد دەبم لە بەرنامەیەکی نوێی کاردانەوە. خۆشەویستانم لەم بەرنامەیە باس لە لێخوڕینی ئۆتۆمبیلەکەین، هەروەها ئەو کێشانەی کە ڕوبەڕوومان دەبنەوە ڕۆژانە لەسەر جادەوبانەکان. بۆ مەبەستە میوانداری دوو بەڕێزمان کردووە، ئەوانیش خاتوو خانی ڕەزا ماستەر لە دەرووناسیدا، هەروەها خوێندکاری دکتۆرایە لە زانستی پاراسایکۆلۆژی بە خێروەی خاتووخانی، هەروەها کاک هەستیار عەلی توێژەری دەرونی. کاک هەستیار جەنابیشت بە خێربێت. زۆر سپاس لەسا خۆش. سەرەتا زۆر سپاسان دەکەم کە لێرە ئامادە بوون. خانی خان بەڕای جەنابەت کێشەی گەورەی ئێمە چییە کە ئەو کاتێک دەچین بۆ کارەکەمان یاخۆ دەچین بۆ شوێنێک بە ئۆتۆمبیل بەکارێنین تووشی یعنی سترێسێکی زۆرە بین لەسەر جادەوبانەکان. هەندێک کەس بە تایبەتی هەندێک لە گەنجەکانمان زۆر بە خێرایی ئۆتۆمبیل لێخڕن و یەنە دوای ئۆتۆمبیلەکەی تۆ زۆر بەپەلە نازانم ئیشەکان چییە، بەڵام تۆش سترێسەکەن و هەندێک جار کارەساتی زۆر ناخۆشیشی لێ دەبێتەوە. بەڕای تۆ ئێمە بۆچی ئەوە پەلەمانە بۆ لەسەر جادۆبانەکان بۆ پەلەمانە؟ وڵاهی بەڕای من بەوەنی کە خەڵک زۆرە بینم یان تێکەڵاوی خەڵکە بم گەنجان زۆر پرسیارم لێکەن. ئێمە فێر نەکراوین چێژ لەم کاتە ببینین کە ئێستاتیایین، یا لە ڕابردووە ماوینەتەوە و لەگەڵ خۆمانایی هێنین بۆ ئێستا یا ڕاکەین بەرەو داهاتوو. ئەگەر لەم ماینسێتەیە لەم عەقلیەتەیە بین فعلەن پەلێتی لەسەر جادە بووی بگا خێرا دەی پەلێتی پێی وایە کە گەشت اینجا مەسەلەن ئەم شتەی ئەم هادی ئەبێتەوانی ئەگا بەوەی کە ئێوێ و فعلەن وەکو جەنابیشە فەرموو لەسەر جادە نەک هەر خۆی خەڵکی تریش سترێسەکە، بەڵام ئەگەر خۆی فعلەن یانی ئەگەر کەسێکە بینی بێت کە زۆر لە ئاشتیا بژی لەگەڵ خۆی تەواو خۆی یەکلا کرد بێتەوە خۆی ئارام بێ زۆر ئەسڵەن چێژ لە هەموو ترافیکەکانە بینێ، چێژ لە دەوروبەرە بینێ، چێژ لە خەڵکە بینێ، چێژ لە سایقەیە بینێ. خانی خان من زۆر هیوایەتم ئەوەیە کە بچمە لای ترافیک لایتێک وەگەر خۆم شۆفێری بکەم لە ترافیک لایتەکە کە ئەوەستی دیتر حەزەکەم سەیری ئەم لاولا بکەم بۆ خۆم، یعنی یەک تۆز هێواش بیتەوە. ڕاستە فەرموو. ئێستا ئێمە ترێکێکمان هەیە، نەسیحەتێکمان هەیە کە زۆر بە خەڵکی ئەڵێن ئەگەر زۆر کەوتیتە زۆر ناو ترافیک وای دانێ خەڵکی ئێوێنی وای دانێتەوە خەڵکی ئەمریکای وای خەڵکی سلێمانی چەند گوناحن ترافیکیان چەند زۆرە. یەکسەر عەقلی نائاگا وا تێگاتۆنیت کە من لە دەرەوەی ڕسمەکەم من بێتاقەت نام. باشە لە کاتی شۆفێریا چی بکەین تۆزێ ئارام بینەوە مەسەڵەن؟ چی بکەین جارێ بۆ شۆفێریەکەین من نەمە بەسمە لە خاڵی ئەلفەوە بگەمە بە ئەمە هەدەفەکەمە، بەڵام لەو کاتێ توانی گوێ لە شتێک بگری کە خۆش خۆ دڵخۆشە بێ گۆرانێکی خۆش مۆسیقایەکی هادێ تەمریناتی عەقلی زۆر هەیە، توانی مەسەڵەن لە یەک تاسە بژمێرێ لە ساڵ بۆ یەک بژ بێرێتەوە جارێکی تر تەمریناتی تەنەفوس هەیە چۆن هەناسەیانی تەندروست کە مهمە شتێکی بەسوود گوێ لێ بگرێ، بەڵام نەک بیر لە شتێ بکاتەوە کە ناخۆش بوو ئێستا تەئسیر لەسەر ئێسای ماوە. چکە بۆ سترێسەوە کە هاتۆتە ناو سیارەکە ئەو سترێسەشێک وازێتەوە. پەلەی چیمانە؟ ئێمە بۆ ئەوە پەلەمانە؟ وڵا پەلەی چیمانە ناڵم کە نازانین ئەم دەقەیە چێژ لێ وەرگرین پەلەمانە لەم دەقەیە ڕاگەینە داهاتووتر بزانین چی تایە ئیتر ساوان لە فزوڵایە بزانم داهاتووتر کە گەشتم چییە بێ وابێ یان ڕاکەم لەوەی کە تایە ینی فعلا شتێکی تریش زۆر کاریگەری لەسەر خەڵک داناوە کە دایمە پەلەی بێ و ئەوەی کە جەنابە فەرموو ئەم سیپاک و ئەمە کاریگەری ئەلامی زۆر لەسەرە. بۆ گەنج لە تەمەنێکی کەمە دایمە مۆدڵێکی لیدەرێکی هەیە بۆ خۆی کەسێکی قودوەیە بووی ئەم کەسەی خۆیە بینێ لە تەلەڤیزۆنا چێژ لەم جۆرە سایقیە بینێ ئەمیشەڵە باوا بکەمەوە بۆ لە عەقلی ئاگایە وا بەرنامە بووە کە ئەمە تاقە ڕێگایە بۆ چێژ وەرگرتن کە من بەم شێوە سایقی بکەم و بەسەر خەڵکا بڕۆم و ها جادەکەی خۆم. زۆر باش. کاک هەستیار بەڕای جەنابەت ئەمە چ لەزەتێکی تایە؟ یعنی تۆ بۆ خێراییە ئۆتۆمبیل لێ خوڕیت و یعنی ئەوە چی ئادرنالینەکەیە هۆرمۆنی ئەدرنالینە ڕێژن ئەو گەنجانە حەماسەیان گرێ سەبەبەکەی چییە بەڕای تۆ؟ دەست خۆش بێ لە ڕاستیە ئێمە بەشێکی کەمی قسەی لەسەر ناکەین چکە بەشە کەمەکە
هەڵەگرین بۆ دوایی بەڵام بەشە زۆرەکەی لە ڕاستە پەیوەندی بە سیستەمی پێڕەوی چوونی با بڵێن ئەم وڵاتی ئێمەوەیە هەم لە پەروەردەکردنەوە بگرە هەر لە شێوازی ئیجازەدان هەم لە شێوازی یاساکان حکومڕانی لە کوی گشتی وا لەم کەساکە کە بەم شێوازە مامەڵە بکە چونکە ئێمە بیرمان نەچێت لە کوی پرۆسەکانە بچینە سەر پەروەردە لە دەستپێک ئابێ لە پەروەردە دەست پێ بکەین ئێمە ئەم تاکانە چۆن پەروەردە دەکەین چۆن بەرهەمی دێنین لە سری کۆمەلگای کوردی کە بە ئێستاشەوە لە جۆرە لە فەوزا تاک پەروەردە دەکرێت لە ینی لە شڵژاویە پەروەردە دەکرێت و ئەوەی کە گرنگ نەبێ بەلایەوە لانی سایکۆلۆژیایی تاکە لانی دەرونی خێزانە ئەم نەبوونی گرنگیە بۆ ئەمە تۆ وای دانێ بۆ نمونە کەسێک هەر نەچۆتە مەکتەبیش بەڵێ لە مناڵیەوە چۆ کەسابەتی کردو و ئێستا بۆ نمونە 20-25 ساڵێکە گەنجێکە توانێتی ئۆتۆمبیلێک بکرێ ئەو گەنجە سیرەکەی مەسەلەن خۆی پەروەردە کردووە زۆر بە شێوازێکی جوان ئۆتۆمبیل لێ دەخورێت لەسەر جادەکان تەعاملی لەگەڵ شۆفێرەکانی ترا تەعاملی لەگەڵ پیادە و یعنی هەستەکەی یعنی ئەوە نییە کە ئێمە خۆمان بتوانین ئەو وعیە بۆ خۆمان دروستکەین لە ڕێی خوێندنەوە بێ لە ڕێی چزانم فیلمێکەوە بێ لە ڕێی ڕیکلامێکەوە بێ لە ڕێ شتێکەوە بێ یعنی بۆ هیلا بێ بڵین خەتاکە بخینە سەر لایەنیشتر بۆ خەتاکە لە خۆمانەوە نەبێ بەڵێ لە ڕاستە ئەو جوزەی جەنابی بەسیەکەی زۆر کەمە ئێمە ئەسڵەن کێشەمان لەگەڵ جوزەکەمان نییە ئێمە گرفتی ئمە لەگەڵ جوزە زۆرەکەیە ینی جوزە زۆرەکەش بەڕاستی ناتوانین گریمانە دابنین بە شاس کەسێک خۆی بۆ خۆی پەروەردە بکات و خۆی بتوانێت یعنی بچێتە سەر شەقام حسابی ئەو بۆ کام شەقامەی هەموو کەسە بەس بەتەنایی ئەو نییە و ئەمە مڵکی هەموو کەسێکەوە بێ یعنی وا سێری ئەو شەقامە بکە کە هەموو کەسێ ئەم شەقامە بەکاردێنێ بەس بەتەنیا مڵکی من نییە بە ئارەزوی خۆم بمەوێ بەکاری بێنم دوو سایت بگرم ڕاستچە بوەستم لا شوێنەکەمێ ئەمە جوزە کەمەکە ڕاستەکەی دەتوانێت بۆ خۆی هەوڵ بات بە مفاجئ نییە ئەمەش بەڕاستی پێڵم ئەمە شەر بۆ زۆر جارێ هەندێک موقعی ژیان گۆڕانکاری بەسەر ئەم کەسا دێنێ والێکە کە ئاسی وعی بەرز بێتەوە گۆڕانکاری بەسەرا بێت کە چۆن بۆ مامەڵاکە لەگەڵ ئەم بارودۆخە بەڵام ئێمە کوی گشتێکە حساب دەکەین زۆری ئەوەی کە لە کوردستانە هەیە ئێمە سێری جیازی ساقی کە کاتێک ئەدرێ بە کەسێک ینی چۆن ئەدرێ بە کەسەکە بڕۆز لە زۆربەی وڵاتەکە پێشکەوتەکانە قورسترین ڕێکار ئەگیرێتە بەر بۆی کەسێک کاتە ئیجازە ئەدرێتێ بەڵێ زۆر یعنی ئەو قورسەش نییە ئەوەی کە ئێمە بەلامانەوە زۆر گرنگە ئەوەیە کە کەسەکە لە ڕووی پەروەردەییەوە بە تەواتی پەروەردە بکرێت لە ڕووی سایکۆلۆژی ئامادە بکرێت بۆی کە کاتێک کە ئیجازە ئەدرێتێ لە هەموو ڕۆکان و تێبگەندرێت کە ئیجازە بۆ ئەوە نییە کە تۆ بۆ ژیانی خەڵکی بخەیتە مەترسی یا بۆ بە ئارەزوی خۆت مارەسەی ئەو شەقامەکەی کە پێیان تێپەڕبی ئەبێ بەڕاستی ئەتەکێتێکی جیاواز بێ ئەوم کەسە ئەبێ ڕابێهێنرێ بۆ ئەمە زۆر کەمە لە شازی ئیجازەدانی ئێمەدا ئەمە ڕاستی ئەمە دیراسەیەکی تایبەتە لە ڕووی سایکۆلۆژی بێ کەسە ئامادە بێ ئەمە چەندین کەسێ هەل لە ڕووی سایکۆلۆژی بۆن لە ڕووی دەرونی ئامادە نە ئیجازە ساقی پێ و ئەو کەسە کاتێک بە پرۆسێکی پەروەردەی تۆکمایە ڕۆشت و ئامادەکاریی باشی کرد ئەزانێت چۆن بچێتە سەر شەقامەکان بە نمونەی ئەوەی کە جەنابەت باسێکە لە سەرتا کوتی کێشەی ئێمە چی کێشەی ئێمە ئەوەیە بەڕاستی پێڵم کێشەی ئێمە لە ڕووی پەروەردەی و پەروەردەیەکی تەکمیلەمان نییە کە بۆیجی ئیجازەمان زۆربەی زۆرمان یانی جاری وایە بە یعنی کاتێکی ئیجازەمان ڕووی تۆ حسابی ئەم 2-3 ساڵەمەکە لە 20 ساڵی ڕابردوو ئیجازە چۆن بۆ ینی زۆربەی زۆری هەبووە بە واستەوەری کە تو خۆ دەچوو جارێک ترایکردا دەرچووی ینی کەمترین دیداساتی هەیە بۆ ئەوەی کە ئیجازە بی بە کەسەکە باش کاگەستیار تۆ ئەوە وەکو دەروون ناسێک یعنی گەنجێک ئێستا ئیجازەی سیاقەتی وەرگرتەوە مۆڵەتی شۆفێری وەرگرت بێ چی پێڵی؟ بەڵێ لە ڕاستیە بۆ هەمومان لە خۆمەوە دەست پێکمەجە بۆ گەنجەکان بەکارهێنانی ئۆتۆمۆبیل شتێکی زۆر تایبەتە بێ زۆر بە وریانە ئێمە مامەڵەکەی لەگەڵ بابەتە و کاتێک کە تۆ ئەزانی بارودۆخت خراپە لە ڕووی دەرونیەوە کێشەیەکت هەیە مشکلەیەکت هەیە جان ئۆتۆماتیک بارودۆخی خراپ بێ دەرونیان خۆی زانێ سی پێگا بەڵێ بەتاکید چکە ئێمە هەموو کاتێکە لە ماڵی من بۆ سی پێ ناکەم تۆ باشتر لە من ئەسیفەکەی بەڵام نامێ اعتراف چکە ئێمە هەموومان نەزانین کاتێک کە ڕوبەڕووی فشارێکە بینەوە ڕوبەڕووی کێشەیەکی کۆمەڵاتی بینەوە بارودۆخی خێزانیمان لەبار نییە یا بۆ سترێسمان زیادەکە بەوەی کە گۆڕانکاری بەسەر جەستەمان دێت ئەم حاڵەتانە وەکو ئوستاز باسی کرد تەمرینەیە بکەین یا لانی کەم خابوونەوەیکی باش بکەین ئەجا بچینە سەر ئۆتۆمۆبیلەکە چکە ئێمە زۆر جارێ ئەم بارودۆخە دەرونیە ئەگەر خۆمان ریفرێژ نەکەینەوە خۆمان خاڵی نەکەینەوە
بە شقامەکەی ڕژین بە بەرامەرەکانمانی لە شوێنێکە ئاتەقێتەوە بەڵێ، ئەرە بەڵێ. زۆر باشە ئێمە وەکو بینەرانیش دەزانن کورتە فیلمێکمانەیە کە لە هەموو بەرنمێکە کورتە فیلمێکمانە بێ میوانەکانمان تەماشایکەن و بینەرە خۆشەویستەکانیشمان تەماشایکەن ئێستا پێکەوە تەماشای دەکەین و دەگەڕێنەوە لاتان فەرموو کاکەم گۆ فێرتان لێکردم هەمانە شتانەی بینیم لە کۆگاکە ئەوە نیم بۆ منتان نردووە باشە بە هەر نەوەک بێت یا دەبێت لێم وەرگرنەوە یان کەسێک بدۆزنەوە لێم بکڕیت برا من کەلوپەیەک تازەم بۆ هاتووە قەرزە لەسرم چاوەکەم ئەمن تا 3 ڕۆژتر دەبێت پارە پەیدا بکەم ئێوە حەلێکم بۆ بکەن من ئەو شتانە نازانم چۆن وعدتان پێداوم بۆم جێبەجێکەن دەتوو بوەستە ئێوە بەڵێنتان بە من نەدا ئەگەر بۆم نەفرۆشا لێم بکردنەوە خێر ئێستا ڕای خۆتان گۆڕیوە باشە باش تێگەیشتم خۆم دەزانم چۆن مامەڵەتان لەگە دەکەم لە مەودووە زۆر باشە وعد بێت خراپتان بەسەر بی آكام أنا كاكا السبر أي هوار آكام سبر كاكا كروي مكة آكام دعوة خلطة كاكا وكين شارع آكام آكام لا آكام ناس ضد السنين ها آكام كاكا آكام نا كاكا عيبة خلك تو شو عندك عيبة آكام نا آكام ليدا آكام أنا أمك كاكا وتسيوا آكام لا صبر كاكا صبر ليدا قول كي سايق يا وكاكا خلك تو شو عندك الشيخ عيب آكام صبر كاكا قول صبر قول كي سايق يا وكاكا خلك تو شو عندك عيب آكام صبر كاكا قول صبر آكام عيبة كاكا خلق تبشر منك أنا ترافيش يا ئەو گەنجە شێتە چ دەکات بۆ دەکە ئەوە نازای هەرمۆچێ لێت دەت تحملك 2 دقائق تحملك 1 دقيقة زۆر سەیرە کامەرانگیان وازی لێ بێنە نازای هەرمۆچێ لێت دەت باشە بە قوربانە بم وازی لێ بێنە بە قوربان 2 دقائق تحملك آكام مامك آكام كوردا برو عيبة كاكا دست الدرمينة كاكا آكام خلطه شو عندك دانشا باش تۆ تو بۆستە بس هذا بعصبي كامەران ئەو دەمان چێدانە بە قوربان بيدنگ باي لا قلب من نمي رمكا کامەران ئەو دەمان چێدانە بە قوربانە بم بە قوربانە باش. ئەو عصبی مە بەبەری هذا بەرەوە لە بابەتە بەرەو کەسێک- گوناحە خۆم زەنگ ئەترسێ ئەو مناڵە ئەترسێ نابینی مەژنا وەستان ترافیکە باشە بە قوربان هذا بەرەوە باش هادئم تۆ بۆستە با سەوز بیت با ترافیک سەوز بیت کە شوێن خۆم وەستاین ئەو تەحمل ناکات دەبار ڕاوەستی باشە هذا بەرەوە کامەران ئەو کەسە لەدایک نەبووە کە بێنە لە من بکە. کامەران دەست باش کامەران نارین بێدەنگ بە کامەران بەس یێواش بڕۆ دەست بێدەنگ بە. بەس یێواش بڕۆ زەمانە چی؟ بەس یێواش بڕۆ کامەران وا دەنگە مەکە جوانیە. قوربەکە ما تووشی خەڵەت دەبی من قبول ناکە خۆم زان چون دەستیان دەم تۆ دەستم بەردا تيدا برو تۆ بۆستە تۆ علاقت یێواش بڕۆ کامەران ببزان تشيوي كاكا لايدا ورا دور لايدا بزان تشيوي كاكا آكام اي بزان تشيوي آكام عائلي لك باش بزان تشيوي عائلي لك باش بزان تشيوي عائلي لك کامەران تو خۆ دامە بۆزە کامەران تو خۆ کامەران دامە بۆزە کامەران بزان تشيوي آكام بزان تشيوي راس تۆ ناکەوە هیچم نەگە تۆ نییە تۆ نازانێت چی قسە دەکەی ها نازانێت چی قسە دەکەی تۆ
كاميران مفرزية كاميران. خذ تبعيكو هيجني الشلاق اختار ماني بجيري بس تو هادئ با هيجني خذ تبعيكو كتشة ترسل. هيجني لا طالب قربان ماشي بريس ماشي احوالك كورس باس مؤمن بس عملنا دولي كيف الشكمانه يا خد كيفك كاميران. ثانية بەڵێ بەڕێزان تەماشای کورتە فیلمەکەمان کرد زۆر سوپاسی هاوکاران مەکەم لە کوردستان 24 بۆ تۆمارکردنی و کورتە فیلمە و هەروە سوپاسی ئەو ئەکتەرە بەڕێزانە ئەەکەم. فیلمەکەمان بینی لەبەر ئەم شتە زۆر ڕوئەیات، یعنی هیوادارم کە کەم بێتەوە، هیوادارم کە کارەساتی وا تووشی هیچ کەسێک نەبێ، بەڵام بە بەردەوامی ئەگەری هەیە کە ئەم شتە ڕوو بدات، یعنی لەبەرەوەی کە نازانم بۆ خۆشیە بۆ چوزانم نازانم سەبەبەکە چییە. وەکو ئوستاز فەرمی ئەگەر دایک و باوک یەکەم دەقەکە بڕیارەیان مناڵ بخاتەوە بێ لە خۆی پرسێ من بۆ ئەم مناڵە بخەمەوە. لێرە باوە ئەڵێ سودنەتی ژیانە، یان لەگەڵ ڕێزماڵێ پیاوەکەی پێ بەسێتەوە باسێ 4 مناڵیان هەبێ با پیاو بە ببێ باوک چوزارە. بەڵام لە کاتێکا بێ بڵێ من ئەمەوێ فعلەن ئەمەوێ تاکێکی سوود بەخشی بەرهەمهێنەری داهێنەر پێشکەشی کۆمەلگاکەم یان هەر ئەمەوێ مناڵم ببێتەوە. ئەم مناڵە نەگوێی لێ گیراوە، نە پەروەردەیەکی تەندروست کراوە، لەو کاتەیە نەسیقە بەخۆی هەیە، نە یعنی گرفتەکە زۆربەی لە خێزانەوەیە بێگومان لە سایە من ئەگەر بڵم لە سایە سا لەوانەیە نەبێ بە مبالەغە دەڵێن یەکەم قوتابخانە ماڵەوەیە. بێگومان بێ لەوەی کە ماڵەوەیە ئەم تاکە هەستی بەبوونی خۆی نەکردو. ئێستا ئەو گەنجەی کە لە فیلمەکە بینمان کە من ڕۆژی 1000 جار ئەما بینمەوە کە ئاوایی بەسەریعی لێ خوڕێ ئەوێت ئیسپاتی خۆی کە وسیقەی بەخۆی نییە لە بمبینن خەڵکی نەبمبین نامن هەم بۆ لەو کاتێکا کە پێویست بوو ببینرێ لە ماڵەوە نەبینراوە، لە کاتێکا پێویست بوو گوێی لێ بگیرێ گوێی لێ نەگیراوە، هەر خستویانەتەوە و ئیتر بۆ خۆی پەروەردە یعنی ئەوەی کە ئاوا سیارەکە بەو خێراییە لێ دەخوڕێەوە بڵێن یاری ئەکا بە ئۆتۆمبیلەکە ئەوە شۆیە کە ئەیکا بۆی خەڵک زۆرترین خەڵک تەماشای هەر مناڵێکی بچووک لە مناڵیەوە حاجی الله لە قژی باوەڕۆ حەزەکە ببینرێ سایکۆلۆجیەتی وایە بەس کە نابینرێ کە ینی سەرکە دایکە بینی ئەڵێ مناڵەکەم نابێت چپس بخوا خراپە بۆ سەحەتی نابێ ئەمە بخوا خراپە بۆ سەحەتی بەس بیر ناکاتەوە ئەی تەندروستی دەرونی ئەی لایەنە نەفسیەکەی ئەم مناڵە چۆن سیقەی بەخۆی هەبێت چۆن ڕای هەبێت چۆن پەروەردەیەکی تەندروستی هەبێت ئەو کاتە بەرهەمەکەی خۆی ئێخوا دایک و باوکەکە اینجا کۆمەڵگاش زۆرترین سوود لەم تاکابین بەس تۆ تاکێکی دەروون نەخۆشی خستۆتە سەر جادە طبیعی ینی هێشتا کەماوە ینی هێشتا دەرهاویشتەی خراپتر و خراپتری لێبینی بەداخەوە هەم کاکەکەی کە ینی دەمانچەی دەرهێنا و سترێسی خۆی دەربڕی هەم کاکەکەی کە بە خێرایی لێ خوڕن ئەمی تریشیان نەهاتۆ خۆی چارەسەری خۆیکە لێرە پێمان ئەی بێ ئەترافکەین بڵین من تووڕێی عسەبێت خەڵکیڵە من آخر من عسەبیم بەدەست خۆم لێ بەدەست خۆتە خۆ ئینساکە لە دایکە بێت بەڕێکی سپیە وا بەرنامە پرۆگرامەکرێت وا وەریەگرێ لە 4 دەور و خۆیشی کە گاتە تەمەریک ئەتوانێت خۆی فۆرمەکە یعنی کەسێک ئەگەر تووڕە بێ ئەڵێ یاخود ئارام بێ ئەو بەدەست خۆیەتی بێگومان ئەگەر ناشتوانێ تەنها پسپۆرمان هەیە ناڵم خەڵک پێی ئای بە بڕوا پسپۆڕێک ببینێ ینی ئەم کارەساتە ڕووبایان بڕوات $50 بات و پسپۆڕێک ببینێ و هەم بۆ خۆی ژیانێکی ئاسوودە و ئارام پێکەینێ هەم ئەوانەی لەگەڵیان چونکە ئێمە هەمومان بەیەکەوە وابەستین تاقەکانی ئەم تەسیرە کاتە سەر ئەوان تریش ئارام و خۆشبەختن بەس ئەم خۆی دەرونی نەئارامە خۆی سترێسە ئەمە شەگوازێتەوە بۆ ئەو یان شتێکی تر من ئێستا موقفێکی ناخۆشی بەسەریە بڵین ئەم کاکەیە کۆمەڵک شتی ناخۆشی بەسەر هاتووە دا نەنیشتووە دەریان کاتە دەرەوە ینی دەریان بڕێ ینی پەتاڵیان کاتەوە ئەمە کۆبۆتەوە وەکو ئەوە تۆ لە فەیت بخۆی تۆ لە فەیکە خۆی پارچە و لێکەوێتە خوارەوە ئاسوچی فەرشەکاڵی تۆ وێخیتە ژێر فەرشەکە تۆ سەر فەرشەکە پاکە پێ وایە چارەسەر بووی پێ وایە کێشە و نییە من کێشەم نییە من ئایبم چیە ژێر بەڕەکە هەمووی دوای فترێکسەکەی بۆنی ئەکا بۆگەنەکە بۆ نیەتە سەرەوە و کێشەی زۆر گەورەتر دروستەکە یعنی ئەوە ئێستا مستەقبەلی خۆی
خێزانەکەی کەسەکەی تریشی لە ناوبەر زۆر ڕاست بۆ یەک لە حەزی ئەسەبێت کە کۆنتترۆلی نەکات. کاگەستیار سێری فیلیمەکە بکەیت بەڵێ بۆ منە لە هەموو بوارەکانە و لەوانێ بڵم بە سەدان سەرنج بێ لەسەر بابەتە هەر بە سەدان سەرنج بۆنمە بابەتە یاسایەکەی کە سێریکەم کەسە نابێ موبایل بەکاربێنە تۆ ئەوە سائیلانەی کە یارمەتی دەرن بۆی کە دەرونت بشڵەژێنن بەکاریان دێنێ یانی لەبەر دەسیاتی بۆنمە ڕێنمایی هاتو تۆ نابێ موبایل بەکاربێنی لەبەر دووشتی ئاوایە کە بوونمە یعنی تایمت تێک نەچێ و بە هۆڕنێکی گەنجێکی ئاوە تێک نەچی ئەوە یەک تو ڕێگای بکاتەوە ڕاتویت نەجات یعنی تو لە کۆڵتەوە بێتەوە چۆن بەکاتی خۆی یەکێک لە ئاوڕێکان قسێکی زۆر جوانی وتی شەوی لەگەڵ خێزان ماچوو بۆ ماڵی میوانی بۆ لای دراوسێکمان وتی کە چوون گەڵابێک لە ناوڕاستی گەڕاکەکان ڕایگرتم خۆی گەڵابە مەمنوع لە گەڕاکە بۆ سێ بەس وتی ڕایگرتم وتی وەڵامیش وەکۆی جەنا باسێک عەسابێکی ساوتی بەگێکم دانا ژنەکەم وتی نابێ بەگدانەی و وتی کۆمەڵە قسەی زۆری بەکابرای وت لەما ژنەکەت بڕەوە بەڵێ وتی ژنەکە لێی گەڕێ هاوشانی خۆی بۆ دروست دەبێت جێڵام بەگەم دانا و تەمان ئەو ماڵی کە منە چوومە بێ لە گەڕێکێک باتمە بەردەمی گەڵابەکە ینی کە لێ گەڵابەکە لە بەردەمی ئابوو سارەکەم دانا وتی بەخوا من ساعتی دانم کاتێکی زانم دەنگە دەنگ و هاوار ئەو کەسێک کە دی ئەمە قبول ناکە ئەم قبولی کردووە و خۆی ئەپارێزێ بەس یعنی ئەم قبول ناپەرزێ بۆی زۆر جارێ ینی ئێمە ناشتوانانی خۆمان لەم کێشانە ڕزگارکەین بەڕاستی پێڵم ینی کاتێک کە باوکێک سارێگەدا بە کوڕەکەی ئەبێ بزانێ بۆچی هاتێ بزانێ چۆن بەکاری هێنێ نەکەرەوەی کە بیاتی و لی نەپرسێتەوە بەداخۆ ئێمە زۆر ینی زۆر تێبینی هێن لەسەر بابەتە هەم لە خێزانەکە ئەگەر باوکێک بۆن منە زەڕێک خەمی مناڵەکەی بێ خەمی خۆی نابەس خەمی مناڵەکەی بێ یعنی بەڕاستی پێڵەمە بێ یعنی خۆی بپارێزە لەبەر خاتی مناڵەکەی هەرچەند ژنەکە تۆ عیاتێ لەسەرەوەی کەم مناڵەکەەوە بەڵام سوودی نییە ئەی تۆ دەرونی تێک چووە و معاملەیەکت کردو و سەرکەوتو نەبی و ڕازگۆ نەبوو لەگەڵ تۆ لە نەتیجە یعنی تۆ لە بەسیترین ڕووداوە یعنی ئەمەدەیتە بۆی ئەم ڕووداوانە بخواست جاکان دەستیار کێشەکە لە چیایە لە هەڵگرتنی چەک یعنی چەک من داوا ئەەکەم لە ئەو برایانم کە چەکیان پێ ئەگەر بە مۆڵەتیش بێت کاتان لێکم یعنی ئەگەر لە واجیبانەبی با چەکەت پێ نەبێت لە ماڵەوە لە شوێنێکە دایانێم کە مناڵیش دەستی پێی نەگات یان هەر لە شوێنی ئیشەکەی بەجێ بێت یا لە شوێنی ئیشەکەی بەجێ بێت لە هەندێک هەیە لە مەجبورە ئەبێ چەکەکەی پێ بێ بەڵام چەک شتێکی زۆر خەتەرە کە تۆ لە کاتی تووڕەبوونە زۆر احتیمالە بتوانانی بەکاری پێوەرەکانی چین مەسەلەن تۆ ئەم کەسێک کە مۆڵەتی پێدانی چەکی پێیرێ پێوەرەکان چین ئایا فعلەن ئەم کەسە دەرونیان ئارامە دەرونیان ئەم کەسە ئامادەیە فعلەن چەک هەڵگرێ و هەڵی پێنەکە لە لەحظەیەکی ئاوایی هەڵچوونە غەڵەتێکی لە دەست دەرنەچێ ئایا فعلەن یان هەر ئێمە پێوەرەکەمان ئەمە کەسێکی عسکەری و باچەکێکی بین ینی کاکە فەرمی ئەکرێ ینی ئەکرێ باشتری کەین من لە ماوەی ئەزمموی خۆم کاک هەستیار ئەو ئۆتۆمبیلی کە پێمانە کە هەمومان زۆر بەمان ئۆتۆمبیلمان پێ ئەوە چەکێکی زۆر خەتەرترە لە دەمانچە و پلاش و گۆ یعنی ئەویش چەکێکە کە ڕۆحی خۆمان لە دەستایە و ڕۆحی بەرامبەرەکەشمان بەڵێ بەتاشیر من لە ماوەی ئەم ئەزمموی کاری خۆم لە تای ئەو ڕانە من بەدەستێنەوە تا ئێستا سێجار کەمپینمان ڕاگەاندووە لەگەڵ هاوڕێیانمان بەس بۆ ئەوەی کە چەکەڵگرتن مەمنوعکەین بەس بۆی ئەم پامە بین بە حکوومەت بەدلانی پەیوەندیدار کە چەکەڵگرتن مەمنوعکەین هەرچەنە ناو بەناو بۆن منە یعنی یەتە پێشەوە حکومە لەسەرەوەی کە بازگەدا ئەنێ کە چەکی بە مۆڵەت و بەمۆڵە نێسێنە بەڵام گرفتەکە ئەوەی یان تێگەشتنەکەەوەی تا ئێساش لانی پەیوەندیدار تێنەگەشت و ئەوەی کە بە مۆڵەتەکە کرد بێ مۆڵەتەکە ناکرێت و تەکنیکی بەکارهێنانی ئەوەی کە ئێمە چەک لە هاوڵاتی وەرگرینەوە یا چەک لە دام و دەستگا ئەمنەکە وەرگرینەوە ڕاستی ئەمە دەبێت ئەولەویتی کار بێت لە هەموو دنیاداوە ینی هیچ کەسێک کە چەک هەڵەگرێ یعنی بەلانی کەمەوە بێت 2 ساڵ 3 ساڵ لە دەورا بێ ڕاهێنانی پێکرێت لە هەموو ڕۆکانەوە یعنی هەموو سێکتەرەکانی بۆ شی بکرێتەوە دا چەکە درێ بەم کەسە چەک هەڵگرێ بەڵام یعنی ئێستا بەداخەوە زۆر جار وای لێتەوە بە تەلەفۆنێک کەسەکە چەکەکەی دەنێ زۆر لە مێدیا کار لەسەر ژینگە ئەکرێ کار لەسەر ڕێنمایی هاتوچۆ دەدرێت یعنی ئایا مەسەلەن ئیعلام مێدیا چی بکات کە خەڵک تێبگەێنێ کە ئەم شتە چەند مەترسیدارە بۆ نمونە هاتوچۆ لێخوڕینی ئۆتۆمبیل یعنی چی بکە مێدیا بۆی خەڵک زیاتر وشیار کاتەوە بەڵێ بەتاکید میدیا ڕۆڵێکی کاریگەری هەیە لە ئێستادا لەبەرەوەی کۆمەلگای کوردی لەبەروی زۆربەی زۆری بە ئیشە بەردام بە دیار سوشال میدیا و بە دیار
ڕاگەاندنەکانەوە داهێنشێ. من یەک نمونەیەکی بەسیط بۆ جەناب باس دەکەم لەوەتای سەرچنارێ لە ماوەی ئەم 20 ساڵی ئێستا کە ئێستا هەیە ئێواران بڕۆ سەعات 8 شەو بڕۆ دوای ئەم ڕەمەزانە 8 شەو بڕۆ لەم سەری سەرچنارەوە تا ئەو سەری سەرچنار لەوانە بڵم 2000 سارە ببینی کە لای داوە مەشروب خاتەوە 2000 سارە بینی لای داوە مەشروب خاتەوە ڕۆژە مەفرەزێکم نەبینی بڕا ئیجازەی ساقی لە 4 کەس وەرگێتەوە کێکی لە ڕێماکان ئەوەی کە بوون کەسەکە نابێ خاڵ بێ سەرخۆش بێ ساعات 2 شەو وەکو عەربانە چێتە ناو سارێک و لێ خوڕە خۆ بە دار و دیواری چەشیانی ئاگای لە پرۆسەکە نییە یاساکانی هاتوچۆ لە ڕاستیە بێت تونتر کرێنێتەوە وەشیارانەتر مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیە بکرێ یعنی بە بڕای من ئەبێ زۆر بە وریانە و ئیجازی ساقی بێ بە کەسێک یعنی کاتێکی ئێتی بێ بزانی کە لە هەموو ڕۆکان و تەکمیلی ئەنجا بتوانێت بخێتە سەر شەقامەکان یعنی بەسیترین نمونە ئێمە زۆرێکمان یعنی تەنان لە زۆر ڕۆوە زۆرێکمان ئاشناییمان نییە لەگەڵ ئەم ئۆتۆمۆبیلە تازانش کە دێن یعنی زۆربەی زۆری بەرنامەیە یعنی زۆر بەرنامەی کە من لەوانەیە دوو جابی فرۆشمە نەزان بەرنامەکانی چۆنش بەکاربێنن تۆ تاکێک یعنی نەزانێت چۆن بەکاری بێنێ نەزانێت سیستەمەکانی چۆن ڕێک بخا نەزانێت هۆشیارانە مامەڵە لەگەڵ ئەو کەسە بکە وە خۆشی بۆ منە وەسائلی تێکچوونی باریدەرینی کۆمەلگای ئێمە زۆرە کە سوۆشال میدیایەکە لەوە بەداخەوە ڕۆڵێکی سلبیە جێڕە لەسەر بابەتە بە نمونەوەی کەسێک لە مالیزیا مردووە بە شریتێکی سوودی دادن ئەرە وڵا ئێستا کەسێک لە مالیزیا مردووە من نازانم چی سوودێکی تیاتۆ کەسێک لە مالیزیا مردیا بۆ مەخانێک لە مالیزیا ڕوخا بۆ بە شریتی سوتۆ دایێنی بۆ منێک کە تێبگەم یعنی ئەم شریتە سوورە و ئەم شازی ناپڕۆفیشاڵی بەشێک لە ڕاگاندن کە مامەڵاکان زۆر جارێ ینی بارودۆخەکانی ئەوەندەی تر جگەلەوەی کە بۆ نەبووتە وەسایلی کار ئاسانی بۆ هاوڵاتی بەرگرانێکی زۆرتریشی خستۆ سەرشانی کۆمەلگا ئێمە ینی ببورێسە یارمەتی دێم ینی بەرنامەی تەلەڤیزیۆنی هەیە لە وڵاتەکەی خۆیان مەمنوعە لێ بدرێ هەر لە وڵاتی خۆیان نان ئەوڵخانە لێ بدرێن لە کوردستان دێ ڕۆژانە دێ کەس محاسبەی ناکە کەس پێ ناڵە کاکە تۆ ئەمە مەمنوعە خۆی خێزانە تێگەدەی شیرازی خێزان تێگە چێ گەنج حساب بۆ خێزان ناکە ینی ئاراستەکەت گۆڕیوە ینی بەداخەوە حکومان تەوجیهی پەروەردەکردی داوە دەدەست شوێنێک کە خۆی نازانێ و شوێنە کێشە یعنی نازانێ کە بە سۆشیال میدیا چۆنەوی بۆ ئاسانە بیڵی ڕێگە بدە بەسیترین نمونە عەفوکە یعنی تۆ ئەگەر مەسەلەن ئەوە لە زۆربەی وڵاتانی دنیاشە هەیە کە کۆنتترۆلی سوۆشیال میدیاکرێ بەس ئەگەر لێرە بڵێن ئەمانەیە کۆنتترۆلی سوۆشیال میدیا بکەین نابێ بە هەرا ئەوەیە مهمەکە ئەبێ بکرێ ئازادی ڕادەربڕین ناهێڵن لە وڵاتە خۆی من هاوڕانیم لەگەڵ ئوستاز ینی خەلان لەسەر سرم ڕای جیاوازم هەیە ئەگەر ئێستا ئەو تەلەڤیزیۆنە بەرنامەکانی تێکچێ معقولە من پاڕۆیەک بێنم و شاشەکەی بسڕم یانە بێ پرۆگرامەکە لە ئەساسەوە دەستکاری بکەم بەرنامەکەیە لە مۆبایلەکە تاوات سەپا سناپچاتەوە هەر بەرنامێک ترە کە بەرنامەکە تێکەچێ من شاشەی مۆبایلەکە ئەسڕم لێرەوە دەستکاریەکەم یان ئۆڕەدی ئەچمە ناو بەرنامەکە خۆی و بەرنامەکە دەستکارێکم من ئەگەر تاکێکی تەندروستی هۆشیارم پێکێنە خۆی ئەم شتانەی تر ناکە بەڵام ینی چەند حکوومەتەکە سیستەماتیک بێ چەند پێشکەوتوتر بێ هەنشتی کۆنتترۆل ناکرێت و هەنیشتیشەیە خەتای حکوومەت نییە دەستکاری ناکرێت تۆ تاکەکە خۆی هۆشیاری بەخۆی نییە تۆ چی بۆ بکەیت تۆ سا خۆتە خۆش نەوێ من چۆن خۆش نەوێت ئێستا هەندێکە زەڵێ ئەبێ بۆ هەر شۆفێرێک پۆلیسێکی بەڕێزی هاتوچۆ ئەبێ ئێخ ناکرێت چۆن هەر ناشکرێت چۆن شتی وابێ ئستازگان ئێستا باوترین نەخۆشی دەرونی سەردەم کە هەموو جیهان پێوەیە ناڵێنێ پێوترێ ئەسەمت ئەلیەس الهادێ ناومێدیکی بێدەنگ بێدەن هەمووی لە ناومێدیاژی بەبێ خۆی هەست بە خۆی کا لە ناومێدیاژ باشە بۆ ناومێدن سەیری بن کرد 10 ساڵە هەمان ئیشەکە بە هەمان ڕێگایە ڕۆ بۆ هەمان شوێنە ڕۆ ئیشێکەکە کە حەزی لێنە بەڵام لەبەرەوەی پێویستی بە پارەی هەر بێ میشەکە باشە پارەیەک وەرەگرێت کە بەشی ناکات پێویستەکانی پڕ ناکاتەوە بەڵام مەجبورە هەر لەم دایرەیە ئاوە لەناو بازنێکی خراپ خۆی خولێتەوە لەگەڵ کەسانێکە هاوڕێکە خۆی ئەم تەبیاتیشی بەدڵیان نییە بەدڵی نییە تەبیاتیان بەسەر لەگەڵ یانە زۆربەی کاتیش لەگەڵ هاوڕەکانە دانیشن خۆ دوو قسە ناکەن خەریکی مۆبایل ئەم تاکە تووشی یەئس بووە ئەم ڕۆتینە وای لێ کردووە نەخۆی خۆشەوێ ئێستا وەکو ئەم ڤیدیۆکەی کە بینیمان کە زۆر باوە ئەمە بچووکترین نمونەی کۆمەلگای کاکەکە خۆی خۆش ناوێ و ینی لە یەئساژی نە ئینتیمایی بۆ خۆی ماوە نە بۆ کۆمەلگامەوە نە بۆ چواردە یعنی خانی خان ئەوەیە کە تاکەکە خۆی خۆش ناوێ بە خێرایی ئۆتۆمبیل لێ خوڕێ بێباکە ئەگەر خۆی بمرێ یاخود بێتە هۆکاری مردنی کەسێکە بەڵێ قەدری خۆی نازانێ قەدری ئەو ئۆتۆمبیلە نازانێ بۆ پێیەتی وەکو کاکە فەرمووی باوکی هاتۆ بووی کڕی و حەیەڵا پێیەتی بۆ پۆزی پێ لێبە کچی پێ بکەێنێ جوزانم چی پێ بکە
بەخوا پێی بڕوا بۆ مەوعید ئەم تێناگا کە ئەسا کچیشێ خێرا ئۆتۆمبیل لێ ئەی طبعاً بۆ لەبەرەوەی کۆمەڵگا ئەمەی کەپت کردووە ها سەرکوتی کردووە کە کچ نازانێ ساقیکە ڕۆژی هەزاران حادیسا بێ خوای گەورە لامان با ئینشاءالله ناڵێن وەڵا ئەوە بوو یەک ئەفرەت حادیسێ بکە ئەبرێت بە مانشێتی هەزار سۆشیال میدیا و تەلەڤیزۆن و جەریدە ئافرەتێک لە پڕ دەکەوتە خوا ئێ ئەم باقی حادیسەیە کێ کردوێتی ئەمیش بووی ئیسپاتی خۆی کە بڵێ منیش هەم منیش ئەتوانم ساقیکەم هەر لەبەرەوە حادیساکە نا بۆ وەرەوە خێرا ڕوا حادیساکە بەس بەڕاستی من بڕوام وایە خۆی گەورە کەونی بە سافتی دروست کردو بە یاسا دروستی کردو لە یاسا سافتەکانی کەون قانونی سەبەب و نەتیجێ هەر شتێک بەسەر ئینسانە خۆی نەتیجەکە یعنی دەرەنجامەکە خۆیەتی کە خۆی کاکە فەرمی ئێستا سیارەی سمارتەکە خۆی فەنکشنەکانی تێکچووە بەرنامەکانی تێکچووە طبیعی کە ینی ئاکشنەکانیشی تێکەچێ بەڵام کە بەرنامەکانی خۆی جا کردەوەنی هەموو هەڵسو کەوتەکانی گۆڕێ فەرمووت کە ئۆتۆمبیل چێکێکی خراپترە لە زەیلاح بەڵام لەو خراپتریش زمانە ئەگەر بە باشی بەکاری بێ نایە ئەوە ڕووی نایە یعنی کە ئێماڵین تاکێک هۆشیارە معنای وایە ئەزانێ لە هەر موقیفێکا چۆن هەڵسو کەوت بکە ینی نا تووشی کێشە نابێت تووشی کێشا بێ و ناشتوانێ خۆی لابا لەبەرەوەی ئەم هۆشیارە بەس ئەوی بەرامبەری هۆشیارنێ بەس ئەیە ئەم چۆن مامەڵاکە کاگەستیان ئەڵێ مەسەلێکی کوردی هەیە زۆر جوان ئەڵێ مریشی خۆی خۆڵ نەکا بەسەر خۆیان کەس خۆڵ ناکا بەسەریان و ئەوەی کە خانیخانیش فەرمووی ئەڵێ ئەگەر تۆ ئەو هۆشیاریت هەبێ ئەتوانی لە مووقفی کاکە نەخوازراوە بتانی بە شێوەیەکی جوان هەڵسوکەوت بکەیت بۆ نمونە ئەگەر ئەم پیاوە دەمانچەکەی لە ماڵەوە دانایە ئەو تووشی و مشکلێ نابوو بۆ نمونە ئەگەر بڕوا وەکو تۆ لای باە گەنجەکە ئەگەر گەنجەکە ئەوەی پەلە نەکردایە و بەو شێوازە ناشتینە ئۆتۆمبیلی لێ نەخوڕایە ئەو هینە ئەو حادیسێ ڕووینایە کە کەسێکی بێتاوان لە واتیاچ هەرسێکیان تیاچوون خۆشی مستەقبەلی جا من ئەمەوێ باسی ئەوکەم لەگەڵ کاکەستیارە کە زۆر لە پێشەوە باسی وایانە کرد لەگەڵ کە لە خوارەوە بووین یعنی کەسێک تاوانێکەکە لەم وڵاتە شکر بۆ خوا هیچ تاوانێ ون نابێ زۆر زوو کەشفە بێ و زۆر زوو تاوانباریش دەچێتە بەردەم دادگا لە پاش ئەوە مناڵەکەی خێزانەکەی یعنی تووشی کارە سادەگە بێ ئەوەڵ و ئەخیری دیار نییە ئەبێ چۆن چی پێ بڵێ تۆ بۆ پیاوە ئەڵەی چی کە لە پێناوی تووڕەبوونیەکە کە چەند لەحزەیەکە چی بکات چۆن دان بەخۆیان بگرێت بەڵێ لە ڕاستیە نەک هەر ئەو ینی ئێمە باس لە بابەتێکی زۆر گرنگەکەین ئەویش هۆشیاری ئەم تاکانەیە بەرامبەر بە ژیانی خۆیان و ژیانی خێزانی بەرامبەرەکانیشان ئەنی ئەگەر ئێمە وەکوی جەناب باسێکە چەکەکەی لێ بماڵینەوە بە یاسا و ڕێسا چەکی بینێ و کۆنتترۆلی ئەم بابەتە بکەیت کێشەکەمان کەمترە بێتەوە ئەمە حکومەت ڕۆڵی هەیە من ینی زۆر جارێک کە قسەکە مەسەر بابەتەش کردەوەی وسات جاری باسی کرد کە توی یاسای چەکت نەهێش لە ئەم کەسە بە ڕێنمایەکی تەکمیلەوە توانیت بۆ نمونە ئیجازەی ساقی بەم کەسە ئێستا مەسەلەی چەک وەلو ینی لە ئەمریکا ئەو کێشێ چارەسەر ناکرێت یعنی هەر دەستوریە ناتوان چارەسەریکەن چەک هەر بە قاچاق دێت خەڵکانێکی هەر بە دزیەوە چەکیان هەیە ئەمە ئەکرێ هەیە مەسەلەن کێشەیەکی هەیە بە فعلی پێویستی بە چەکە بەڵام وشیاری تاکەکە دەوری ئەوە نابینێ کە چۆن هەڵسو کەوتکە لە مووقفێکا کە پێویستەکە زۆر بە جوانی بیرکاتەوە بۆی تووشی کارە ساد نەبێت وڵە بە دڵنیایەوە هەموو ئاماجەکەی مەژەوەی بەڕاستی پێڵم مەسەلەی لەسەرەوەیە کە ئاسی وشیاری کەسەکە بەرزکەن و بەس چۆن ئەی کەسەکە چۆن ئاسی وشیاری بەرز دەبێتەوە بێ ئێمە پرسیار لەسەر بابەتە بکەین ئەم کەسە بە پەروەردە ئاسی وشیاری بەرز دەبێتەوە بە دیراسات و بە خوێندنەوە بەم شتانە یعنی بڕۆ ئێستاش لە زانکۆکانی ئەم سلێمانی خۆمان لە زانکۆکانی کوردستان حساب بکە لەوانەیە لە 180 خفتەلەبەکان بەس بڕوان وابێ بە مەنهەجی زانکۆ دەتوانن هۆشیار بن یعنی ئاسی وشیاریان بەرز بێتەوە
لە کاتێکە مەنهەجی زانکۆ لەوانەیە دەرویەک بێ بۆ تۆ بکاتەوە بۆی کە باشە من پرسیارەکە ئەوەیە بۆچی خانی خان وابیر ناکاتەوە بۆ کاکەستیار وابیر ناکات خۆیەوەش هەر هەموو خریجی قوتابخانەکانی ئەم وڵاتن خریجی جامیعەکانی ئەم وڵاتن بەڵام تەچویرتان بە خۆتان ناوە خۆتان پەروەردە کردووە خۆتان پێش خستووە بەڵێ بەتەشید خۆی گۆڕانکاری لە ئینسانە گەنجەکانمان چۆن ئەو شتە بکەن بەڵێ بەتەشید گەنجەکانی ئێمە بەر لەوەی کە هەر شتێک دەکەن دەبێ بیر لەو بکەن و کە شتە چێتەوە بەکارێنی بۆچی بەکاردێنی بۆ چ مەبەستێکە پرسیارکردن لە خۆمان ینی سەبارەت بەو کارانی کە دەمانەوێت بیکەین لە ڕاستیە زۆرێک لە دڵنیایی دەدا بە ئێمە بۆی کە چۆن مامەڵی پێ بکەین بەڵام من بۆ خۆم بە تێڕوانی من بەو ئەزمونەی کە من هەمە زۆربەی زۆر یەگەڕمەوە سەر قسەی ئوستاز کە باسی کرد ناومێدیە بەڕاستی پێڵم یعنی زۆر جارە ناومێدی تەرکیزی کەسەکانەوە بە جۆرێک کە ینی ئەڕوا لەوانێت چەند سانێکیش بڕۆ ئاگای لە خۆی نیە کە سارە لێ خوڕێ چەند سانێک ڕوا خەوتو ئاگای لە خۆی نیە چەند سانێک ینی ئۆتۆمۆبیلەکەی لێ خوڕێ نازانێت بۆچی لێ خوڕیوە ینی ئەم بێ ئاگابوونی کەسەکە بەرامبەر بەوی کە جەنابەت باسە کردکە هێندەی چەک مەترسیدارە ئێم کارەساتانەی لێ خوڕ کاگەسیار من بۆ بورە قسەت پێ بڕم من برادێک مێ لە هۆڵندایە لە هۆڵندا ئەو نیە ئۆتۆبانەوەکو جادەی 120 متری و 100 متری و 150 کە لە هەولێرە کە هەڵەیەکەکەی تۆزێ زەحمەت ئەگەڕێیتەوە سەر خەتەکە جاری وایە ئەڕوا ماڵی خوانی بیرەچێتەوە لە منیش مناڵترە یعنی ئەو گەنجە خیاڵی ڕوا خۆی ئەمەیە ئێستا گەنجێکی زۆربەی لە هۆڵندا ژەژی لە هۆڵندا ژەژی ینی مەرج نییە کە کێشەی نەبێ مەرجەوەی کە گرفتی گرنگەوەی کە کووردە مشکلەکە هەیە ینی ئێمە بەڕاستی پێڵم ئەبێ ینی هۆشیاریمان بە ئاستێک بگاتەوە خەناعەتێک کە گرفتەکان لە شوێنی خۆیان بەجێ بێڵین لانی کەم ئێمە لەو شوێنەی خۆیان بتوانێت دیراسی بکەین یا چیمان بۆ کرێ ئەوەندە لە سەرشانی مەماڵی خان باسی ئەوەی کرد کە ها ژێر فەرشەکە و شتەکان کە کەڵەکە ئەبێ بە سەرێکا دوایی لە شوێنێکە ئەتەقێتەوە لە مۆقفێکە بەڵێ بەتەئکید خۆی ئەوەیە باز لەوە ناکەن کە ئەو کوردەیە خوشتەکە بەڵام گرفتەکەەوەی کە کەسەکە گەر لە بارودۆخی دەرونی ناجێگیرا بوو یا خود کێشەی کۆمەڵایەتی بوو یا هەر کێشێکی تری ئیداریە بوو یاسایی بوو یا شوێنێکی تر بوو ناتوانێت ئەم کەسە وەکو کەسێکی ئاسایی مامەڵە بکە ئەبێت چی بکە بێ خۆی هەوڵ بدات خۆی ڕێ بخاتەوە تاوی بتوانێت وەکو کەسێکی ئاسایی مامەڵە بکە ئیجنا هەموو ئەو ڤیدیۆی کە جەنابەت باسی ئەو شانۆی کە ئێمە سێرمان کرد یا ئەو شتە هەمووی پەیوەندی بەوەیە کە ئێمە گرفتەکانی خۆمان لەگەڵ خۆمانە ئەبین ینی لە شوێنێکە لەو شوێنێکە پێویست نییە و هیچ پەیوەندی بەم شتێنی لە شوێنە ئێمە بڵاویەکەین کاتێک ئۆتۆمۆبیلەکە لێ خوڕێ قەرزدارە مەعاملەکە کەسێکا کردو لەو شوێنە ئەبێ کەسێکی تر باجەکە ئەم شتە بە لە شوێنی خوا بەجێ ئێڵم بۆی کە من کەسێکی تر باجێ بابەتە نەدا زۆر باشە یەک ئیزافە بەم لەسەر قسەکانی ئوستاز فەرمووت ئێمە چی بکەین چۆن ئەم پێشەوەی کە ئەوە بیر دەچێتەوە بەڵام ئایا مەسەڵەن سترێسی ژیانی ڕۆژانەی خەڵکیش ئەوش سترێسێ مەسەڵەن ئیشکردنە معاشی نییە پارەی پێ نییە یعنی ئیتر سترێس بە هەمووی بە تەعاملی لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ خێزانیا لەگەڵ ئیشەکەیە سترێس دروست ئەبێ ئەو بەتاڵکردنەوەی چۆن خۆمان بەتاڵکەینەوە قوربانگیان کاکە فەرمووی خەڵکی وایە ئێستا برادەرەکەی جەنابەت کە لە هۆڵندایە خۆ زۆر کە ساڵی هۆڵندا بەهەشتی سەرزەوینە بەس ئەم بۆ لەبەرەوەی بەم عەقڵیەتەوەی خۆمانەوە چووە بۆ ئەوێش زۆر کەسێک کە ئەم کێشەی لەگەڵ خۆیان بردووە ینی تعاملی ڕاستی لەگەڵ 30 ساڵە لەگەڵ خۆیان بردوێتی کێشەی خێزانە کێشەی کوردستان یان لە هینە یا لێرە بژی یا لەوێ بژی نازانێ لە کام لایەن خۆی یەکلاکاتەوە بە هەر حاڵ لانێ بی بە نەخۆشترین شوێن و لەسەر بەحر بێ و لە یەختی شابێ و لە خۆشترین کاتی شابێ بەڵام مشکی هەر مەشغوڵە بەم کێشانەیە بەڵام ئینسانەگەر بزانە جارێ بۆ سەر ئەسڵەنە سەر زەوی ئێستا من بۆ لێرم زۆر کەس دانیشە دوعاکە خوای ئەمەم بەرە ئەمەم بەرە ئەمەم بەرە بەس ناڵێ خوای تۆ چیت لەم نەوێ ئەی تۆ بۆ لێرەی ئێستا هەمومان لێرە چاو داخین ئەخەوین چاوەکەینەوە لە قیتارەکەین لە ئوتێلێکی پێنجەستێرەی ئەی نازانی بڵێ من پێشتر لە کێو بووم بۆ لێرم دوای ئێرە بۆ کێڕم کە هەمومان لێرین بۆ پەیامێکی دیاریکراوە هەموو مرۆڤێک چۆن فینگەر پرنتی خۆی هەیە DNA خۆی هەیە هەدەفێکی ڕیسالەیەکی خۆشی هەیە کە تایبەتە بۆ لەم سەرزەویە کە سوود بە مرۆڤایەتی بگەێنی ئەگەر ئەم گەنجە ئەم تاکە ئەم ڕیسالەی خۆی دۆزیەوانی کە پێڵێن پاشن یان شەغەفەکەی پاشنەکەی خۆی دۆزیە و ئەو ئیشەی کرد کە خۆی حەزیلێتی ناکەوێتە ئەم ڕۆتینەوە کە ئاوا لە ناوبازنێکی دیاریکراوە بخولێتەوە هەم بەرهەمهێنە بێ کە بەرهەمێنەر بوو هەموو ساڵێکی لە ساڵێکی تری خۆشتر و هەموو ڕۆژێکی لە ڕۆژێکی تر خۆشتر دەبێت سوود بەخۆی و بە کۆمەڵگا و بە مرۆڤایەتی هەموو یەکەینێ و ئەم حادسانە زۆر تۆ قەت بینیوتە کەسێکی دڵخۆشی تەندروست شتی وا بکە
نەک هۆڕێنی بۆ لێن حەزەکە دامیش بکە لە جات یانەشی گەنی جناڵێ ئەڵێ تۆ سەلامەتی نمونەیەکی زۆر جوانمان هەیە ئەڵێ باوکێک و کوڕێکی مڕاهقی کوڕێکی مناڵی لە ناو سەیارن باشە دامەکەن باوکەکە داوەزێ لە خۆی وی ماڵم تیاچ و پارەم تیاچ و سیارەکە من چی بکەم بەچی بکردن مڕایقەکە دابەزێ تۆزێ هینترە ئەڵێ خەی شکرد باوکم و مناڵەکە سەلامەتن مناڵەکە لەبەرەوەی مناڵترە هێشتا لەسەر فترێتە هێشتا بە چواردە پرۆگرام نەکرا و بە فکری سلبی ئەڵێ الله چەند خۆش بوو جۆلانەمان کرد خۆ هەر هەمان حادیسێ هەرسێکیان لە هەمان مووقعان بەڵام هەر کەسێکیان تێڕوانینی بۆ مووقعەکە جیاواز بۆ حادیسەکە جیاواز ئەکە ئینسانەکان ئەونی هۆشیاری هەبێ کە من لە گەشتێکی زۆر کورتخایانم ئەم شتە بچووکانە ناکەم بەکێشە ئێستا ئەگەر بەڕێزت لەسەر سەفەربی و مەوعیدی تایارەت هەیە لە ڕێگا ئەگەر 50 شتی واش ڕووبە ناوەستی چکە تۆ شتێکی گرنگتر چاوەڕێتەکە ئەسڵەن ئەگەر شتێکی واش بێڵێ وەرە پارەکەت ئێمە و بەس با بڕۆم بەس نەک پۆستی لەسەر وای پێوتم وای کرد و هۆڕەنی لێ شتی زۆر بەسیتن ئەسڵن جێی بیرکردنەوە نین قەی چێکە هۆڕەنی لێ با من گەورەتر بم کاگەسیار دەڵێن لەسەر و قسەی خات و خانی خانی یا ئەبێ بڵێم خانی خانی ئەبێ بڵێم خات و خانی هەمووی خەریکا پێنجەم خانیکی فەهاتە ئەڵێ هەموو مرۆڤێک پامێکی هەیە لەسەر ئەم زەویە بیگەێنێت یعنی ئەو کاتێک کە پامەکەش دەگەێنیت ئیتر ژیانە کۆتاییەت و یعنی هەتا ئەو کاتێککە لە ژیانە هەیت تۆ پامێکت هەیە لەوانەیە بۆ نمونە هاوکاری باوکت بێ برایەکت دراوسەیەکت هاوڕێیەکت کچەکەت کوڕەکەت خۆت ئەو یەکەم جار هیچ ئەبێ ئەگەر تۆ بۆ خۆت باش نەبی بۆ کەس باش نیت بەڵام پامەکە ئەو ینی پامێکی هەیە هەموو مرۆڤێک ئەوەیە کە هاوکاری کەسێ بکە خی گەورە ئەو شتەی داوە بە ئێمە ئەو پامە هەیە کە دوایی پامەگەش دەگەێنیت اینجا دوایەوە ترە چیتۆ بۆ لای خی گەورە بەڕای تۆ ئێمە ئەوە نییە کە سەرمان لێ تێک چووە نازانین چی ئەەکەین گەنجەکانمان مەسەڵەن تەنانەت ئەوانەی کە تەمەنیشانێ وەکو من ناڵێم وکویەوە خۆی ئێمە بانڵین سەر لێ تێک چوون بەڕاستی پێڵم ئەگەر هەر تاکێکی ئەوروپیش بینی ئێستا ئەمە زۆر جار هەیە تاکێکی ئەوروپی بینیوە لە جادێ مەولی ڕە کلێنس سەڵاتە دەڕەوە هەنی کلێنس فڕاتە سەر شاقامەکە بوون مە یابانێک گەڵایاتە سەر شاقامەکە ئەگەر لە وڵاتێکی خۆی ئەمە لی قبول ناکەن ئەم شتە بەس لە کورسان ئەم شتەوەیە ئێنی ئێمە ناڵن سەر لێ شێوان ئێمە ئەڵێن ئەو بارودۆخی کە گەنجەکە پیاتیا پەڕە بێ یعنی بەداخۆسە لە کورسانە ڕێژەی بێکاری ئەوەی کە من بەپێی زانیاری من هەمە یعنی گەشتە لە 24 22 بۆ 24 و ئەوەشی راپۆرتێ بوو ڕێژەی بێکاری لە کوردستان لە کەمترین ئاسی عێراق خۆی مشکلەکە ئەوەیە ئەو کارش کە هەیە لە شیاوی ئاسی بژێوی ژیانی کەسەکانانە خۆی کار هەر ئەوە نییە هەبێ ینی کارەکە ئەوەیە کە بۆ منە شایسته ئەو کەسە بتوانێت ژیانی خۆی پێ دەرکە بتوانێت بۆ نەگەنجە ژنی پێ بێنێ ماڵی پێ بکە پێی بشی خۆ هەم بە هەموو کارای ناوترێت کار ئێستا بۆ گەنجێکی کورد 300,000 بەرە بەچی پێژی ب 400 بەرە 500 بەرە بۆ بەچی توانێت پێی بشی بەچی کرێخان و شتانە بە ئەمە من ئاوات لێکیە دەمونەک ئەوەی کە بۆمە ئەو حسایکە بێنن لە ساعت دە ڕێژەی بێکاری لە کورسانە هەیە بڕۆسی ئەگەر بیریش لۆ بکەینەوە مثلەن ئەو کاتە کەس باوکیشمان ژنی نایەنا ئەو کاتە ئێمەش نابووین آخر ئەو کاتە جیاوازە لەگەڵەوەی ئێستا ئەمریکی واقع تۆ ئەو کاتە لەوانەیە زۆر کەس دەستێکی پێتەوە بووە چاوی لە تۆ بووە یا باردۆخ جیاواز بوو لەگەڵەمە ئێستا ئەمە یەک ئێمە ڕێژەی بێکاری بەم شێوازێ جیاوازی چیناتی لە کوردستانە گەشتە ئاستێکی باڵایانی تەبەقی ناوەڕاست نەماوە یا سەرەوە یا خوارەوەی گەنجی کە بینێ ئەم شتە ئاوە بۆ 16 ڕۆژتە ئەوەش بۆ کاریگەری سم کەسە یا ساش بە هەمان شێوە سوۆشال میدیا بە هەمان شێوە ینی ئەم تۆڕانە هەمووی بێکەوە گرێدراون هەر هەمووی هجوومەکەش لەسەر بۆ منە خێزانەکەیە و خێزانەکەش بەم شێوازە خۆی بەکاری دێنێ ئێستا بەداخەوە یەک نمونێک لەوانە خانمخان پشگیری بکە لەم بابەتانە یعنی بڕۆ زۆربەی زۆری خێزانەکە مناڵەکەی لە 1 ساڵ و 2 ساڵ و ئایپاتی پێ تا لەگاتە سەرەوە یعنی چەندین خێزانێ لەم کۆمەلگای ئێمەدا 16 ساعت 7 ساعت مناڵەکەی ئایپاد بەکاردێنێ تۆ ئەمە بەروبوومەکەی چی ینی تاجەکەی چێ باین چی لەبێت لە کۆڵی خۆی بڵێ دایکەکە دەرونی نەئارامە باوکەکە مشکی بە 1000 شتی ترەوە مەشغوڵە کەسیان کاتیان نییە بۆ مناڵەکە بۆی لە کۆڵیان بێتەوە بێزاریان نەکاو کاتی نێنی ئایپادەکەیان ئەمە ئەڵلقەکانی تەلەڤیزۆن بە هەمان شێوە ینی بەڕاستی ینی فەوزاکە وایە ینی زۆر جارەیە زۆر کەم کەسی لێ دەرەچێت زۆر کەم کەس ئەتوانێت هەمومان نەزانین ئەمە واقعی حاڵەکەیە
من ناتوانم بڵێم حکوومەت و پارە نییە و ئیش نییە و بێکاریە من ئەم شتانە ناتوانم بگۆڕم بەڵام خۆتوانم خۆم بگۆڕم من کە لە عقلیەتی مۆزەف دەرچووم بووم بە عقلیەتی داهێنەر ئەم کەسە ڕیسالەکەی خۆی دۆزیەوە پارەشی پێوێ ئیشیشی دەسەکەوێت بەس هەردانیشە تاعین بێ و تاعین بێ ئەسڵە ناگەڵە کە تاعین بوو ئەبی بە عەبدی ئەو شوێنە ینی ئێستا ڕاهێنەری تەنمی بەشەری هەمووی لە جیهانە خەڵک تەوجیهەکەن بووی کە خۆی بەرهەمهێنەر بێ چاوەڕێ نەبێت کە تاعینی کرد چاوەڕێی معاشێکی دیاریکرا و بڕێک پارە نەبێت چونکە خەڵکی وایە 100 ساڵە مۆزەفە هەر ئەوە بڵین 500,000 وەرگتووە 300 بکرێخان و 100 بە زەخیرە 100 بە سەوزە و میوە فقط هەموو ژیانی لەم سەرکلاس و ڕادو خەڵکی واشەیە فەیسبووکی داهێناوە لە ئێستا بلیار لێرە بۆ پێداویستێکی پڕ کردوتەوە ڕیسالەکەی خۆی زانیوە لە سەرزەوی سوودی بە مرۆڤاتی یعنی زۆر گرنگە سەرمایە گوزاری بکەی لە خۆتە ئەگەر خۆ بەرهەمهێنانە لە خۆتا کرد توانەکانی شەیە نەدەرەوە تۆ ئێستا ئەم پەرداخە پڕێ لە ئاوی پڕێ لە شتی پیس ئاوی پاکیشی تێکە هەر پیسەکەی تیامەوە بەس کە پڕەکرد لە ئاوی پاک پڕەکرد لە بیرۆکەی جوان پڕەکرد لە ئەم کەسە ئارام بوو لە ئاشتیا ژیا لە خۆیان توانەکانیشە دۆزێتەوە کە توانەکانیشی دۆزیەوە پارەشی باشە زۆر ڕاستە ئێستا ئەوەی کە کاگەسیان جەنابەت باسیەکەی مەسەڵەن گەنج هەیە بۆ نمونە هەر لە وڵاتە لەبەرەوەی کە ئیمکانیەتەکەی هەرەوەیە ئەبێ بە کارێکە کات کە کارەکە بایی 500,000 بۆ نمونە بەڵام هەمان گەنجیشتر هەیە کە هەمان تەمەنی هەیە لەبەر ئەوەی کە سکێڵێکی هەیە شتێک ئەزانێت کە ئەوی تر نایزانێ ئەچێت لە کۆمپانیایەک لە شوێنێکی شەگا مانگی بە 4,500 دلار دەستی خۆش ئەوە نییە کە دەستی خۆش بەوەی کە نایزانێت لە خۆیان ئەوەی کە نایزانێت چی زانی ئوستاز خۆی گۆڕانکاری لە من ئەمەوێ کاتی بەرنامەکەمان زۆر هەرە کەم ماوە من ئەمەوێ جوابی ئەوم بیتەوە بۆی گەنجەکانمان سوود وەرگرن ئەوەی کە ئەوە نازانێت چی بکات ئەو گەروەکو دوا وشت لە ڕاستە ئەبێ خۆی پەروەردە بکات ینی دیراسی خۆی بکات ینی کەمێ بە خۆی ماندوو بێت ینی ئێمە ینی ئامادەین بۆن منە بۆ سەیرانێک 100 دلار ئەدەین بەشت ینی بۆن ئامادەین بۆ ئەم شتانە زۆر بۆشی ڕۆتینات ئێمە زۆر ئامادەین چنە من لە بەشێکە لەوانە بڵێمانە سوودیە بێ بەڵام ئامادەنین بڕێکی کەم لە ژیانی خۆمان بە خۆمانەوە خەریکین ینی خۆمان خزمەت کرد خۆمان پەروەردەکەین ڕاستە گەنجە بێ خۆی پەروەردەکە من زۆر جار بە خێزانەکان ژەڵێم و ئەمەش ینی کردو بە یاسا بۆ خۆم ئینسان لەم کۆمەلگای ئێمە لەم واقعی ئێستا کۆمەلگای ئێمە گەنج و خێزانە بێ خۆی پەروەردەکە نابێ چاڕێ دەسی بەرامبەرەکەی بکات چکە بە پێچوانە لە زۆر وڵاتی پێشکەوتووە حکومەت سەرپەرشی ئەم پرۆسەیەەکە حکومەت ڕۆڵێکی کاریگەری لە پەروەردەکردنی خێزان بەس دێستا گەنجە بێ خۆی پەروەردەکات بەس بیرۆ کەرە کاتێک گەنجێک سارێکە کڕێ بە دەفتەرێ بە دەفتەر و نیوێک بەس بیر بکات و بە چه عەزیەت و مادووبوونی ئەم دەفتەر و نیوێ پاک کردووە بە چی ناخۆشیێک و دەردەسەرێک بە چه عەزابێک کۆی کردوێتەوە بۆی قەدری بزانە کە کاتێک چێتە سەرجادە بزانە چۆن مامەڵەی پیۆکات چۆن لێ ئەخوڕێ هەر لەزەتیش بکات لە لێخوڕینی بەڵێ بەتاکید منی ئارێکان لامە لە بۆ دوو کولێرە بکڕم بۆ ماڵەوە پیاوێکی بەتەمەنی تیا بوو زۆر ینی قسێکی جوانێکی زۆر کاریگەر بوو تی پێم سێرە ئەم گەنجە دەفتەرونیەکی یا بم سارێ ئاوە ڕائەگرێ لەوە ناتەسە عەرەبانی خۆی پێویستە بووی وێرانکە ئەنی تەنانەت ئەو شتێکی لە ژێر دەستی ئێمەشادە قەدی ناتوانێت قەدی بگرین بۆی گەنج بەڕاستی بە خۆی پەروەردە دەکات چاوەڕێ دەستی بەرامبەرەکانی ناکات هەوڵ بە داهێنانەکانی خۆی بدۆزێتەوە هەوڵ بات ئیشکا لەسەر ئەو بەهاراتانەی کە هەیەی بەڵام منش لەگەڵەوە هاوڕام کاتێک گەنجێک کە بۆن منە دەتوانێت لە دوو شوێن کار بکات بۆن ئیبداع بکات بۆن بە شێوازێکی زۆر جوان مامەڵە بکات بەڕاستی منش لەگەڵمە هاوڕام بەڵام لانی کەم ئەم کەسە پێویستە بۆ خۆی پەروەردە دەکات خزمەتی خۆی کات پارە لە خۆیان سەرف کات شەون و خونی بە دیار خۆی بکات دیراسە بکە بخوێنێتەوە بەڕاستی پێڵم خوێنەوە باشترین سەرچاوی بۆ گەنجی ئێمە کە بتوانێت چێژ لە هەموو شتەکان وەرگێت لە ئۆتۆمۆبیل وەرگێت لە چای خواردنەوە بخوات لە سەیران لە سەفەر لە شوێنان لەگەش هەموو بتوانێت چێژی لە وەرگێت چکە بەڕاستی ئێمە فریای ناکەین کەسمان فریا کەس ناکەین کەسەکە بە خۆی فریا خۆی بکەوێت ئەبێ خۆی من بڵێم کێشەی گەنجی ئێمە چییە ئەوێ وەک کاکە فەرمووی هیچ بە خۆیەوە ماندوو نەبێ پارەیەکی زۆری پێبێ ژیانێکی زۆر خۆشیش بژی بەس ئەمە لەسەر مۆبایل پۆبجی بکە ئۆکەی ئەتوانێت تۆ زەیاری بکە ئەمە بۆی خۆی هادی کاتەوە بەڵام پێغمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هەر کەسێک ڕێگایەک بەرەو زانست بگرێتە بەر خۆی گەورە ڕێگایەکی بۆ بەهشت بۆ کاتەوە بۆ کام بەهشت بۆ بەهشتی خۆشگوزەرانی بۆ پارە بۆ ژیان بۆ سەفەری ژیان یانی چی تۆ بەلایانی کەمەوە ئەگەر زۆر بژی ئێستا معدەلی عومر لە دنیایە 58 ساڵە با 60 ساڵ کاکە 100 ساڵ ژیە ئەی تۆ هیچ دەبێ هێشتا ئەم
گۆی زەویە و نەبینیوە وڵاتێکی ترە نەبینیوە شارێکی ترە نەبینیوە نەگەڕاوی خۆشی و نەبینیوە دانیشتووی لە دیار شتێکی بچووک لە دیار بەعاشێکی بچووک لە دیار هەر ئەوەی پێی بێ و بیخوا و بژی و دایمەش گلەی هەیە دایمە بۆڵەیە دایمە خەتای ئەمە و خەتای ئەوە بەس ئەی خۆ ئەی ڕۆڵ و بەرپرسیارەتی خۆ لەمێ فعلا من ئەگەر بمەوێ داهاتی مانگانم ببێ بە دەوەرەقە ئەبێ بەلایانی کەمەوە 20 وەرەقە بم بە زانست و فێربوون و مەهارەی تازە فێر بم و ئیشی تازەم دەستکەوێ خۆی پارە لەکەوەیە پارە تاقی خۆ پارە مادە نییە تاقی پارە لەکەوەیە من پێداویستێک بڕەکەمەوە تۆ لە مقابلی ئەم پێداویستێ پارەمە دەیتێ لە کۆنا پارە نەبووە تۆ گەر من داوە بە من برنجم شەکری عملەیەکە یاومەتێ پێداویستێکە داومەتێ پێداویستێکم ئێستا زەمن گۆڕاوە من برنج نایەم من هۆشیاری تێبێ من تعاملکردن لەگەڵ خۆت تایەمێ من کێشە و بۆ چارەسەرەکەم من ڕێنماییتەکەم تۆ پارەمەیتی من بەرنمەیەک دامەزرێم بۆ نمونە ئێستا گەنجێک ئەتوانێت بێت بەرنمەیەک دابنێت داهێنان بکات بەرنمەیەک دروستکە کە بەڕێبەراتی هاتوچۆ سوودی لێ ببینێت بۆ کەمکردنەوەی کێشە لەسەرجان خەرەباڵەخی حادیسە چوزام یان جیهازێک دابهێنێ کە چۆن خەڵکێک سەرخۆش بێ بزانن وەرحاڵ ینی پشت زۆر ینی دیسانەوە جەنابیشت هەر وا دەڵێ وەکو کاگەستیار کاڵەی پەروەردەکردنی خودی خۆت گرنگترین شتە زۆر سوپاسی واکەم مادووماکردن داوای لێبوورنەکەی کە کاتمان گرتوێتن زۆر سوپاسانەکەین بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاسی ئەوەشەکەین کە هەتا ئێستا لەگەڵمانە بوون هەتا بەرنامەیەکی تری کاردانەوە هیوادارم تەندروست باش بن و دڵخۆش بن خواتانە